ڕاستە ڕێژەیەکی زۆر غاز و بنزین کەم بووەتەوە، بەڵام توانم بڵێم لەگەڵ قورسی دۆخەکە باش تا ئێستا هاتووە. ئەمڕۆ سەردانی کوسڵخانی ئێرانتان کرد، چ پەیامێکتان گەیان؟ پەیامی هەڵخەمی بوو، پەیامی پرسە بوو، وەگەزان ئەمڕۆ لە ئێرە برایانەمان لێرە پرسیان داناوە بۆ لە دەستدانی ئایەتوڵا خامنەیی. ئێمەش وەکو وەرکێکی سەرشانمان بەشداریمان کرد، هاوخەمی خۆمانمان پێگەیاندن. ئومێد دەکەین ئەم دۆخەشی کە هەیە زوو چارەسەر ببێ و دۆخەکە ئاسایی بێتەوە و قوربانی کەمتری لێ بکەوێتەوە و ژیانی ئاسایی بۆ وڵاتیان بگەڕێتەوە. دۆخەکە ماوەی چەند شەوێکە نارامە لە سلێمانیا بۆ نمونە و حاڵەتانی کە ڕوو ئەیادکە ئەو ێشانی کە کراونەتە سەر چەند شوێنێک لە شاری سلێمانی. ئێوە چ شتێکتان یاوەتە دەست لایەنی بەرامبەر ئەو ێشانی کە کراونەتە سەر ئێرە؟ ئەگەدارن ئێمە لە ئاستی باڵاتریش ڕاگەیەنراوە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەم شەڕە و پارێزگاکە ئێمەش بە هەمان شێوە وەک بەشێک لە هەرێمی کوردستان بەشێک نین لەم شەڕە و نامانەوێت بەشێک بین لەو شەڕە و ئومێد دەکەین کەمترین زیان یاخود بێزیان لەو شەڕە دەربچین، بەڵام بە دڵنیاییەوە ئێمە سنوورێکی بەرفراوانمان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە و تا ئێستا توانم بڵێم ناڕەحەتی خۆمان و پێناخۆشببوونی خۆوانمان ڕاگەیاندووە بەو زیانانەی کە بەر سلێمانی و بەر پارێزگاکانی ترێرێم گەشتووە، بەڵام خۆشببختین تا ئێستا زەرەری گیانی نەبووە لە شاری سلێمانی. ومێ دەکەین ئەو دۆخە ڕەچاو بکرێ. پارێزگاکە ئێمە پارێزگایەکی ئارامە، پارێزگای سلێمانی پارێزگایەکی کەشێکی ئارامی هەیە، دەستخۆشی لە براکانمان کە لە بوارامنیەکان کارەکەن کە توانیوانە ئەو دۆخە بە ئارامی بێڵنەوە و شاری سلێمانی بە ئارامی بێڵنەوە. گرانی بازار کاکشاهۆ وردەوردە نرخەکان گرانەوێ بە تایبەتی سوتەمەنی لە لایەکەوە غاز لە لایەکەوە بنزین چیەکەن بۆ ڕێگرتن لەسەرم بابەتە؟ لەوانەیە هەندێک لە بازرگانی تیا بێت شتەکان بشارێتەوە بۆی نرخەکان بەرز بێتەوە. ئێمە لیژنەکان بەردەوام لەسەر هێڵن، بە دڵنیاییەوە بەرکی خۆیان ئەڵەسن. تا ئێستا توانین بڵین دۆخەکە لەژێر کۆنتترۆڵایەوە هەروواژەمێنێتەوە، بەڵام بە دڵنیاییەوە نەمانی چەند سەرچاوەیەکی گرنگی سوتەمەنی کە بۆ شاری سلێمانی و بۆ هەرێمی کوردستان دابینەکرا کە ئەوانە نەماون یاخود لە کارانی ئێستا کاریگەری خۆیانە بێ، بەڵام تا ئێستا توانیومانە بەوەی لە کۆگا هەمان بووە بەوەی کە دێت لە ڕێگەی جیاوازی ترەوە کۆنتترۆلی نرخەکان بکرێ. ڕاستە ڕێژەیەکی زۆر غاز و بنزین کەم بووەتەوە، بەڵام توانم بڵێم لەگەڵ قورسی دۆخەکە باش تا ئێستا هاتووە و بە دڵنیاییەوە چاودێریمان زیاترە بێ.